ئەمڕۆ پاڵەوانێتی بەهێزترین خانمی عێراق بەڕێوەچێ لە ئاستی پارێزگاکانی عێراق لە پارێزگای هەڵەبجە بە کوی پارێزگا چوار پارێزگا بەشداری کردووە هەڵەبجەی خۆمانە سلێمانی و هەولێر و پارێزگای بەغدادیش بەشداری کردووە بە کۆی شار بڵێ بە پێی ناحێ و قەزاکان بڵێ لە زۆر شوێنەوە هاتووە تایەتی لە گەرمیان هاتووە لە سلێمانی هاتووە لە بەردەڕەش هاتووە لە خوڕماڵ هاتووە لە زەڕایان و هەڵەبجەی تازە هەیە و لە سەنتەری پارێزگای هەڵەبجەی تایەتی جگە ئەوانەی کە لە پارێزگای بەغداوە هاتوون ئەوانیش سەر بە شوێنە جیاوازەکان کە سەر بە محافەزەی بەغدا دەرەچن و هێنانی ئەم جۆرە بوتوڵەیەش بۆ پارێزگای هەڵەبجە ئێمە پێمان خۆش بوو بە حکمەوەی زۆرینەی یاریزانەکان لە پارێزگای هەڵەبجەن بۆ ئەم یاریە و نسبەی ئافرەتمان زۆر یاری ئەکا و یاریزانی بەهێزمان هەیە پێمان خۆش بوو ئەم جارە میواندارەتی پاڵەوانێتێک لە پارێزگای هەڵەبجە بێت هەم بە دوو هەدەف هەدەفێکی ئەوەی کە یاریزانانی شوێنەکانی تریش بێن پارێزگای هەڵەبجە ببینن و دوو دڵگەرمی بێت بۆ یاریزانانی خۆمان لێرە خانەوادەکانیان ڕێیان بدەن بێن و ینی ئاسایی بە بەلایەنەوە کە بزانن کە هەر کچەکانی ئەمانین لە زۆر شوێنی کەشەوە هەیە کچ هەیە و حەزی لەم یاریە و خانەوادەکانیان پشتگیریان لێەکەن وەزنەکانمان لە وەزنی خوار 50 دەست پێکە هەتا 100 کیلۆ بە پێی مستەوای یاریزانەکان ینی لە کێش یاریزانەکان جیاوازە و تا ئێرەش کە ئەم دەقەیە هاتوون منافەسەی باشی تیا بۆ وەزنی زۆر ڕۆشتوە ناوم نور نوری صادق بە ناوی هەڵەبجە دابەزاندم لە کەشی 48 بووم توانیم 80 کیلو هەڵەگرم طبعا هەستم چۆنە هەستم زۆر من کە خۆم زۆر حەزم لە یاری ئاسن چونکە ئەوەنە پاوەڕ ئەیداتەوە بۆ کەسانێک کە بەشداری ئەکەن تاقەی ینی ئەنێرجی زۆر باش ئەیداتەوە حەزێکم هەموو کچ و هەموو ینی بەشداری کات لەو بوارانە لەو وەرزشە چونکە زۆر بەکەمی لە عێراق و طبعا من ئەوە سێم جارمە بەشداری یەکەم لە سەر ئاستی عێراق